بەسلام کاتە و هەموو کاتێکتان شاد بینەرانی بەڕێز. ئەمڕۆ دیدارێکی تایبەتمان هەیە لەسەر پرسێک کە بۆتە پرسێکی گرنگ چه لە کوردستان و لە عێراق لە ناوچەکە و تەنانەت لە سەرتاسەری جیهانیش، ئەویش پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی کوردستانە. یەکێک لەو کارێکتەرانەی کە زۆر بەجددی و بە گرنگی کاری لەسەر سربەخۆیی و ڕیفراندۆمی کوردستان کردووە بەڕێز کاک مەسرور بارزانیە کە ئێمە سوپاسیەکەین ئەم کاتەی بە ئێمە بەخشی بۆ ئەوەی قسە لەسەر ئەم بابەتە بکەین. کاک مەسرور زۆر سوپاست دەکەین، زۆر بەخێر بێت کە ئەم کاتتان بە ئێمە بەخشی. زۆر سوپاسیەوەش بەخێر بێت. بۆ خۆتان یەکێکن لەو کارێکتەرانەی کە بە جددی و بە زۆر کارایی کار لەسەر پرسی سربەخۆیی و لەسەر ڕیفراندۆم و پێداگری لەسەرەکەن لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکان. پرسیاری منەوەیە پێتان وایە لە ئێستادا پرسی سربەخۆیی کاتێکی یان کاتی ئێستا گونجاوە بۆ سربەخۆیی؟ من پێم وایە هەموو کاتێک پێویستە ئینسان وەکو مەبدە سەیری ئەو بابەتە بکە کە مەسەلەی سربەخۆیی ئەمە مافێکی سروشتی هەموو نەتەوەیەکە و بەنسبەت ئێمەی کوردیش پێمان وایە لە مێژوودا نەعەدالەتێکی زۆر بەرامبەر بە گەلی کورد کراوە و لە ڕووی یاساییشەوە ئەمە مافێکی یاسایی نەتەوەی ئێمەیە کە پێویستە ئێمەش ممارسەی ئەم مافە بکەین. ئەگەر سەیری چارتەری نەتەوەیە گرتوەکانیش بکەیت لەوێش دەباسیەوە دەکا کە یەکێک لە ئەرکەکان یان دروستبوون و ئامانجەکانی نەتەوەیە گرتوەکان بۆ لەسەر بنەمای ئەوە بووە کە ڕێزگرتن لە یەکسانی و لە مافی چارەنووسی گەلان و بۆ دروستکردنی پەیوەندی نێوان ئەم گەلانەیە. لەبەرەوە پێم وایە ئێستا کاتەکە گونجاوە بێگومان و لەوانەیە ئێمە دواش کەوتبین و مەسلەی کات تەنیا مەسلەی بەرژەوەندیەکانە. ئایا ئێمە وەکو نەتەوەی کورد پێمان وایە ئەم کاتە لە بەرژەوەندی نەتەوەی ئێمەدا یانیش لەوانەیە خەڵکێک پێی وابێ کاتەکە لە بەرژەوەندی ئەوان دانیا کەواتە مەسەلە مافەکە نییە، مەسەلە بەرژەوەندیە. لەبەرەوە پێم وایە کاتەکە زۆر گونجاوە و پێویستە ئێمەش وەکو نەتەوە ئەم فرسەتێک کەوتوتە پێش استفادەی لێ بکەین و ممارسەی ئەو مافی خۆمان. لێرە و لەوێ هەندێک کەسیان هەندێک لایەن پێیان وایە سەرکردایەتی سیاسی کوردستان مەسەلەی ڕیفراندۆم و سربەخۆیی وەکو مزایەدەی سیاسی بەکاردێنن. پێتان وایە ئەمە بۆ مزایەدەی سیاسیە یاخود پرسی سربەخۆیی بە تەواوەتی جددیە و یەکلاکەرەوەی؟ نەخێر ئەمە مزایەدەی سیاسی نییە، ئەمە پرسێکی نیشتیمانیە. من حتا ناتوانم بڵێم کە ئەمە پرسێکی تەنیا نەتەوەیشە، چکە ئێمە نەتەوەی جیاوازین، دین و ئاینی جیاوازین و ئەمە پرسێکی نیشتیمانی، یعنی هەموو هاوڵاتیەک لە کوردستان ئەو مافای هەیە کە بەشدار بێ لە دیارکردنی چارەنووسی خۆی بە هیچ شێوەیەک مزایەدەی سیاسی نییە و ئەگەر لایەنێکیش ناوێ خۆی بکە بە خاوەنیان مەوزوعە یان ناوێ بەشدار بێ لەم شانازیە کە بەشدار بێ لە ڕفراندوم و لە ئەنجامەکەشی بەرەو سەربەخۆی هەنگاو بنین، ئەمە کەیفی خۆیانە، بەڵام نا مزایەدەی سیاسیە و نا بۆ هیچ بابەتێکی حزبیشە. ئەمە پرسێکی شخصی نییە، پرسێکی حزبی نییە، پرسی هەموو خەڵکی کوردستانەوە هەموو تاکێکی ئەم وڵاتە ئەو مافای هەیە کە بڕیار لە چارەنووسی خۆی بدات. هەندێک لایەنیان هەندێک کەس دەڵێن بۆ مزایەدەی سیاسی لێن لەوانەیە لە مەسەلەی ڕیفراندۆم پاشگەز ببن یا لە پرسی سربەخۆیی پاشگەز ببنەوە. بە هیچ شێوەیەک ئێمە بڕیارمانداوە زۆرینەی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە نوێنەرەتی خەڵکی کوردستان دەکەن بەشدار بوون لە کۆبوونەوەی لە هەفتی مانگی شەشی ڕابردوو کە بڕیاریاندا لە 25 مانگی نۆی ئەم ساڵ ڕفراندۆم بکرێ و ئەمە بڕیارێکە و پاشگەزبوونەوەی تێدا نیە. دوو لایەنی سیاسی لەگەڵ ڕیفراندۆم نین، جایتر بە هەر بیان و یەک بێت پێیان وایە کاتەکەی کاتێکی گونجاو نییە یاخود داوای ئەوەکەن کە دەبێ بۆ مەسەلەی سربەخۆیی و ڕیفراندۆم کۆدەنگیەکی ڕەهای هەموو پارتی و حیزبە سیاسیەکان هەوێت لەسەر ئەو بابەتە. پێتان وایە دەکرێ بەبێ ئەم کۆدەنگیە ڕەهایە ڕیفراندۆم و سربەخۆیش ڕابگەێنرێ
و هەند ئەکرێ هەندێک لایەنی سیاسیش بکەونە دەرەوەی ئەو پرسە. ئێمە پێمان خۆشە هەموو لایەک بەشدار بێت. کۆدەنگی نیشتیمانی لەسەر ئەم بابەتە بە تایبەتی لەم زروفەدا پێم وایە گرنگیەکی زیاتر دەدا و سەنگێکی زیاتر بە پرسەکە دەدات. بەڵام لە ڕووی یاساییەوە مەرج نییە هەموو لایەک یەکدەنگ بێ لەسەرەمە. ئەمە پێمان خۆشەوە داوەتی هەموو لایەکمان کردووە کە بەشدار بن حتا لە کۆبوونەوەکانی پێشتریش هیچ ڤێتۆیەک لەسەر هیچ کەسێک و لایەنێک نەبووە کە بەشداری ئەم پرسە بکە. بەڵام ئەگەر خۆیان لایەنێک نەیەوێ بەشدار بێ ئەمە خۆیان دەتوانن ناو بڕیارە بدەن. بەڵام بەدڵنیەوە دەڵێم کە هیچ لایەنێک بۆی نییە ڕێگر بێ لەوەی کە خەڵکی کوردستان دەنگی خۆی بداتن چ لە ڕفراندۆم چ لە دیاریکردنی مافی چارەی خۆنووسین لە داهاتوودا. ئەمە پێم وایە مەسلەی بەکارهێنانی هەندێک بڵێم بیانۆ کە ئێستا لەوانەیە گونجاو نەبێ یان ئەبێ کۆدەنگی هەبێ لەسەرەمە ئەگەر سەیری ڕابردووی ئەو وڵاتانە بکەین کە بەرەو سەربەخۆی هەنگاویاننا ئەو کاتە دەبینین کە لە زۆربەی ئەو وڵاتانە کۆدەنگی نیشتیمانی لەسەری نەبووە ئەوانەیە کە داکۆکیان کردووە بڕوان بە قەزیەکە بووە لەسەری وەستاون و تاکو وڵاتەکەیان سەربەخۆ بوو. بەڵام دوای ئەوە سەربەخۆیی بۆ هەموو لایەنێکە حتا بۆ ئەوانەیە کە دەنگیشی پێنەدەن بەڵام وەکو هاوڵاتی لەم وڵاتەدا دەمێننەوە ئەمە بۆ ئەوانیشە کەواتە مەسەلەی کۆدەنگی ئێمە پێمان خۆشە هەبێت بەڵام مەرج نییە لە ڕووی یاساییشەوە مەرج نییە هەموو لایەکەوە پرسێکی دیموکراسیە و ئەگەر لایەنێک نەیەوێ بەشداری تێدا بکە ئیترەمە بڕیاری خۆیت کەواتە ئەگەر لایەنێک یا چەند لایەنێکیش بەشداری نەکەن ئەمە پرسێکە گەڕانەوەی بۆ نییە و لە کاتی خۆیدا لە 25 ڕیفراندۆم بەڕێوە دەچێت. بەڵێ چونکە مەسەلەی ڕفراندۆم گەڕانەوەی بۆ ڕێی خەڵک ئەوێ و بڕیارە بدا کە ڕفراندۆم دەکریاننا تابان ڕفراندۆم ئامانج نییە. ڕفراندۆم تەنیا گشتپرسیەکە بۆ ئەوەی بزانێ خەڵکی ئێمە داوای چی دەکا و ئامانجی ئێمە بڕیار و جێبەجێکردنی بڕیاری خەڵکی کوردستانە کە پێم وایە زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ سەربەخۆی کوردستاندان کەواتە ئەگەر لایەنێک نەیەوێ بەشدار بێت لە ڕفراندۆم یان دەنگی نەخێری پێبدا ئەمە کەیفی خوانە. بەڵام ئەوەی ئێمە قەناعەتمان هەیە زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەو پرسەن و تەییدیەوە دەکەن کە هەم ڕفراندۆم بکرێ هەم بە دەنگی بەڵێش پێم وایە بەشدار دەبن لە دیاریکردنی چارەنووسی خۆیان. لە ماوەی ڕابردوودا بینیمان کە کوردستان بەر شاڵاوی هەڕشێکی دڕندانەی تێرۆریستانی داعشکەوت کێ بەرگری لە کەرامەت و نیشتیمانی وڵاتی کوردستان و هاوڵاتیانی کوردستانی کرد. لەبەرەوە پێم وایە ئەگەر یەکێک ئامادە نەبوو بێت ڕوبەڕووی هێزی تێرۆریستانی داعش بێتەوە و بەرگری لە وڵاتەکەی و لە کەرامەتی نەتەوەکەی بکە ئێستا چۆن دەتوانێت ینی یان ئەو مافە بەخۆی بداتن یان خەڵک ئەمە قبول بکە کە ئەوان بڕیار لەسەر چارەنووسی وڵاتەکە بدەن. یەکێک ئامادە نەبوو بێت سەردانی سەنگەرێکی پێشمەرگە بکە یەکێک ئامادە نەبوو بێ سەردانی بریندارێکی پێشمەرگە بکە یان سەردانی خانەوادەیەکی سەربەرزی شەهیدان بکە. ئێستا چۆن یعنی خەڵک ئەمە قبول بکە ئەوان بێن بڕیار لە چارەنووسی خەڵکەکە بدەن و پێشیان بڵێنەوە ناتوانن بەشداری ڕفراندۆم کەنیان پرۆپاگەندەی ئەوە بکەن کە ڕفراندۆم و سەربەخۆی لە بەرژەوەندی نەتەوەکەیاندانە. بەڵێ باش کاک مەسرور بە بڕۆی ئێوە ینی ئەو بربەستانە چین کە دەبنە بربەست لە بەردەم مەسلەی سەربەخۆی ئایا مەسلەی بربەستەکان ناوخۆیین یاخود دەرەچین کە دەبنە ڕێگر لە بەردەم مەسلەی سەربەخۆیدا بە درێژای مێژوو هەردووکی بووە. ینی یان ئەوەیە زروفی نێودەوڵاتی و ناوچەیی ئامادە نەبووە کە وەکو ڕێگرێک بووە لەوەی کە کورد بە و مافەی خۆی بگاتن و لەوانەیە لە ناوخودی کوردستانیشدا ئەو زەمینەیە ساز نەبوو بێت ئامادەی وا نەبوو بێت کە بەرەو ئەو هەنگاوە یان بەرەو ئەو ئامانجە هەنگاو بنێن. لەبەرەوە پێم وایە ئەمانە لە ڕابردوودا هەردووکیان بۆ هەم فاکتەری دەرەوە هەم فاکتەری ناوخۆ ڕێگر بوو بن. بەڵام ئێستا پێمان وایە هەم زروفی نێودەوڵەتی و ناوچەیی و هەم لە ناوخودی کوردستانی سەرڕای ئەوەی کە چەندین گرفت و کێشەش هەیە بەڵام وەزعەکە لە هەموو کاتێک لە بارترە.
کەواتە ینی ئەمە لە دڵنیابین لەوەی کە ئێستا بربەستەکان ئەو بربەستە گەورانێنی کە لی من لەو قەنەعەتە دانیم نەخێر من پێم وایە ڕاستە لەوانەیە ئیشی دەوێ هیمەتی دەوێ ئیرادەی دەوێ بەڵام ئەگەر خەڵکی کوردستانەوە بڕیارە بدا هیچ یەکێک لەو گرفت و بربەستانەی کە باز دەکرێن ناتوانن ڕێگر بن لەوەی کە ئێمە بەو ئامانجە بگەین. زۆر باش کاک مەسرور هەندێک لایەن پیانووی ئەوە دێنەوە کە دەڵێن بۆ ریفراندۆم پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە. باش لە ئێستا دەپرسی کاراکردنەوەی پەرلەمان بە چۆ گەیشتووە؟ من باوەڕ ناکەم تەنیا بابەتی پەرلەمان بێت لەوانەیە چەندین بیانووی تر هەبێ کە باز دەکرێت مەسلەی قەیرانەکانی ناوخۆ قەیرانی سیاسیە کارەکردنەوەی پەرلەمانە قەیرانی ئابوووریە ئەم بابەتانە دایم دەبنە بابەتی باس و لایەنەکان ئیسفادەی لێ دەکەن. ڕاستە ئێمە کێشەی ناوخۆیمان هەیە قەیرانمان هەیە و مەسلەی پەرلەمان بابەتێکی گرنگیشە بە نسبەت ئێمەشەوە ئێمە پێمان وانە پەرلەمان ملکی تاکەلایەنێک بیان حزبێک بێ کە بڵێ من داکۆکی لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەم ئێمە پێمان وایە وەکو پارتی چونکە زۆرینەی دەنگی پەرلەمانمان هەیە زیاتر لە هەموو حزبێکی تر ئێمە زیاتر لە هەموو کەسێک خاوەنیا و پەرلەمانەی وە کاراکردنەوەی پەرلەمان یەکەکە لەو شتانەی ئیشی بۆ دەکەین و پێشمان خۆشە کارە بکرێتەوە بەڵام کاراکردنەوەی پەرلەمان ئەبێ لەسەر بنەمای خزمەتی بەرژەوەندی نیشتیمانی کوردستان بێت ناکرێت تەنیا وەکو بابەتێکی حزبیانە سەیری ئەو شتانە بکرێت. بۆ مەوزوعی قەیرانەکانی تریش لێرەدا من حەزەکەم تۆزێ هەڵوەستەیە بکەین و سەیری جیهان بە شێوەیەکی گشتی بکەین. زۆر وڵاتی تر هەن لە دنیا کە سەر بەخۆشن و بەڵام تووشی قەیرانی دارایی بوون تووشی قەیرانی سیاسی هاتوون کەواتە بابەتی سربەخۆیی یان مەسەلەی ڕفراندۆم نابێتە هۆکاری دروستبوونی ئەم قەیرانانە بەڵکو ئەم قەیرانانان کە وا دەکەن ئێمە پێویستە ڕفراندۆم بکەین قەیرانەکانی تری کە باسم کرد لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کێشەکانی ئەمنیەوە یان سەربازیەوە یان کۆمەڵاتیەوە یان لە هەموو ڕێیەکەوە پێمان وایە مەسەلەی ڕفراندۆم دروست یانی نابێتە هۆکاری ئەم قەیرانانە یان ئەم قەیرانانە لەبەر ڕفراندۆم بێنەکایەوە ناو مەترسیانەی کە هەن لەبەر ڕفراندۆم یان لەبەر سەربەخۆیی بێت. ئەمانە وایان کردووە کە ئێمە بیر لە چارەسەرێکی گونجاو بکەینەوە چارەسەرێکی وا بێت کە بتوانێت وەڵامی هەموو ئەو پرسارانە بداتەوە. کەواتە مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان هەرچەندە لەوانەیە بۆ ئەنجامدانی ڕفراندۆم پێویست نەبێت بەڵام ئێمە پێمان وایە هەنگاوێکی زۆر باش دەبێت بۆ هاودەنگی و کۆکردنەوەی زۆرینەی خەڵکی کوردستان لە دەوری ئەم پرس. ئێوە کاک مەسرور یەکێکن لەو کارکتەرانەی لە کوردستانە ڕۆڵی گەورەتان بینەوە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی دیبلۆماسی و گفتوگۆ لە وڵاتان بۆ پشتگیری لە خواستی گەلی کوردستان بەگشتی هەڵوێستی وڵاتانی ئیقلیمی و جیهان بەگشتی چۆن هەڵیە سەنگێنن یعنی چۆن لێی دەڕوانن لە هەڵوێستی وڵاتانی دەور و پشمان و وڵاتانی جیهان. زانی پێم وایە ئەمە پێش هەموو شتێک ئەمە پرسی خەڵکی کوردستانە و خەڵکی کوردستان نەبێ بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدە ناکرێ ئێمە چاوەڕوانی ئەوە بین ئەم وڵاتەیان ئەم وڵاتە ڕازیە لەسەر ئەوەی ئێمە مەمارسەی ئەو مافە بکەین کە خۆیان ساڵەهای ساڵە مەمارسەی دەکەن و بە مافی خۆشیانی دەزانن بەڵام ئێمە وەکو خەڵکی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە مەحروم بین لەوەی کە ئەو مافەمان هەبێت کەواتە ئەمە پرسی خۆمانە ئێمە ئەبێ هەموو هەوڵێ بدەین لەگەڵ وڵاتانی دەوروبەری خۆشمان لەگەڵ وڵاتانی تری جیهان قسەش بکەین بۆ ئەوەی قەنەعەت بکەن بەوەی کە ئێمەش وەکو هەموو نەتەوەیەکی تر مافی چارەنووسی خۆمان هەیە دەتوانین سربەخۆ بین دەتوانین یەکسان بین وەکو هەموو گەلانی دنیا ئێمەش یەکسان بین لەگەڵ ئەوان لەگەڵ وڵاتان ئێمە قسەمان کردووە و هەم نوێنەرانی ئەوان هاتوونەتە ئێرە لەگەڵ سەرکردایەتی سیاسی حزبە سیاسەکانی تری کوردستانش قسەیان کردووە لەگەڵ ئێمە قسەیان کردووە ئێمە سەردانمان هەبووە شاندەکانی هەرێمی حزبی حکومی سەردانیان وڵاتانیان کردووە ئەوەی من هەستم پێ کردووە
زۆربەی ئەم وڵاتانە لەوانەیە تاکوتوکێک نەبێ دژ نەبوون بە تایبەتی لە دەرەوە لە ڕۆژاوە کەسێک نەیگوتووە من دژی ئەنجامدانی ڕەفراندۆم یان مافی سەربەخۆیی خەڵکی کوردستانم چکە ئەمە دژی پرەنسیپەکانی ئەوانە ئەوانەیە کە بڕوان بە دیموکراسیەتە ناکرێت دژی مافێک بن کە خۆیان وەکو مەبدە بڕوایان پێەتی ئەوان دژ نین بەڵام هەندێک جار باسی ئەوە دەکەن کە نیگەرانن لە کاتەکە ئایا ئەم کاتە گونجاو نییە ئەوەی هەستم کردووە سێ بابەت هەیە کە باسی لێوە دەکرد یەکێک دەڵێن لەوانەیە ڕەفراندۆم لەم کاتەدا کاریگەری هەبێ بەسەر ئیلتیزامی خەڵکی کوردستان یان شەڕی دژی تێرۆریزم دوو لەوانەیە کاریگەری هەبێ لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق سێ لەوانەیە تەشەنج دروست ببێ لە ناوچە سنووریەکانی بینی ئێمە و بینی ئەلانەکانی تری عێراقی بۆ هەر شتێک لەمانەش وەڵام هەیە ئێمە پێمان وایە جارێ پێش هەموو شتێک ئیلتیزامی خەڵکی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی تێرۆریزم و داعش هیچ پەیوەندیەکی بە پەیوەندی سیاسی بینی هەرێم و بەغداوە نییە ئەگەر ئێمە سەیری ئەو ماوەیە بکەین کە شەڕی داعش دژ بە هەرێمی کوردستان ئەنجام درا هەر ئەم عێراقی یەکگرتووە بوو ئەم عێراقە بوو کە وای کرد لە ئەنجامی هەڵەکانی سیاسی یان بڕیاری سیاسی لە بەغدا فەراغێکی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی و اینجا ئەمنی دروست بوو و پێش داعش قاعیدە و دوای ئەوەش داعش سەری هەڵدا کەواتە ئەمە ئەنجامی سیاسەتە هەڵەکانی حکوومەتی عێراق و هی ناوچەکە بوو کە ئەمانە یەکێک لە هۆکارەکانەوانە بوو کەمانە سەریان هەڵدا اینجا هەر لە ئەنجامی سیاسەتی هەڵای ئەم عێراقی یەکگرتووە بوو کە 1,800,000 ئینسان وەکو ئاوارەی کوردستان بوون هەر لە ناوخودی عێراق و لە سووریاش ئاوارە بوون هاتنە کوردستان ئێمە تووشی حاڵەتێک بووین لە وەختێکە شەڕی داعشمان دەکرد میوانداری 1,800,000 ئینسانیشمان دەکرد و هەر ئەم عێراقی یەکگرتووەش بوو کە میزانیە و بودجەی هەرێمیشی بڕی لە کاتێکە کە دەبووە زیاتر یارمەتی هەرێمی کوردستاندا و هیچ نەبێ خۆی بکە بە خاوەنی بەخێوکردنی ئەم ئاوەرانەی کە ئەوان ناردیان بۆ کوردستان ئەمەش لەلایەکی ترەوە کە پێشمەرگە ڕوبەڕووی داعش بووەوە چاوەڕوانی ئەوە دەکرا کە حکوومەتی عێراق وەکو هەموو پێکاتە سەربازیەکانی تری عێراقی یارمەتی پێشمەرگە بدە باشە چی یارمەتیەکی پێشمەرگە درا نەک ئەوەی یارمەتی نەدرا ڕێگریش کرا لەوەی کە وڵاتانی تریش کە ئامادە بوون هاوکاری سەربازی بۆ پێشمەرگە بنێرن ڕێگر بوون لەوەی کە چەکی قورسیش بە پێشمەرگە بگاتن کەواتە بابەتی ئیلتیزامی نەتەوەی کورد بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزم هیچ پەیوەندیەکی بە حکوومەتێکی یەکگرتووی عێراقیەوە نیە ئەمە بڕیارێکی خەڵکی کوردستان بووە کە نەیانویستووە چۆکدا بنێن و ڕوبەڕووی تێرۆریزم و داعشیش بوونەتەوە و ئەم ئیلتیزامە بەردەوامیش دەبێ اینجا پەیوەندی سیاسی بینی هەرێم و بەغدا بە چه ئاستێک دەگا بەڵام ئەمەل بە هیچ شێوەیەک لە ئیلتیزامی خەڵکی کوردستان و حکوومەتی کوردستان و سەرکردایەتی هەرێمی کوردستان کەم ناکاتەوە لە ڕوبەڕووبوونەوەی داعش بابەتی دووهام وەکو نیگەرانی باز دەکرێت ئایا ئەمە کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق دەکاتیاننا ئەمە لەوانەیە وڵاتانی تر بەرژەوەندیان هەبێ لە شێوازی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق لە دوای هەڵبژاردنەکانی داهاتوو جارێ مە نازانین ئەو هەڵبژاردنە لە عێراق دەکرێت و بە چ شێوەیەک دەبێت چونکە گرفتی زۆر هەیە جیاوازی هەیە لە جووری بوچوونی سنە و شیعە لە ناوخودی شیعە لەسەر مەسەلەی مەفاوزیە هەڵبژاردن بەڵام سەرەڕای ئەوەش ئەگەر سەیری یاسای هەڵبژاردننی عێراقی بکەین تقریبا ئەنجامەکانی هەڵبژاردن پێشوەختە دیاری کراون زۆرینەی شیعە دەستنیشان کراوە بە حکمی ئەوەی کە کورسیەکانی پارێزگاکانی شیعی دیاری کراون هی پارێزگاکانی کوردستان دیاری کراون هی پارێزگاکانی سونەش دیاری کراون کەواتە ئەگەر لێکی بدەینەوە پارێزگاکانی کوردستان و پارێزگاکانی سونەش بەیەکەوە ئەبن بە کەمینە بەرامبەر بە زۆرینەیەکی شیعە سەرەڕای ئەوەی کە ینی جگە لەوەی کە ڕێژەی بەشدار بووان لە هەڵبژاردنەکان بە چ ئاستێک دەبێ ئەمە هیچ کاریگەری لەسەر ئەنجامەکانی داهاتووی پەرلەمانی عێراق ناکات کەواتە لە ئێستاوە دیارە
چەند کورسی بۆ کام پێکهاتەی عێراقی دەڕوە کەواتە لەمەشە ئێمە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە کاریگەریمان نییە لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق ئەمەش بابەتی دووهەم بابەتی سێهەم کە دەڵێن لەوانەیە تەشەنج دروست بێ من حەزەکەم ئاماژە بە نوکتەیەک بدەم حکوومەتی عێراق لە ینی لە دوای دەستوری عێراق پێویست بوو ئەو ناوچانەی کە جێی ناکۆکین یان دابڕێنراون لە هەرێمی کوردستان بە پێی مادەی 140 دەستوری چارەسەریان بکات ئەو هەموو ساڵی بەسەردا چوو بۆ نەیکرد کەواتە هۆکاری سەرەکی لە جێبەجێنەکردنی مادەی 140 خودی حکوومەتی عێراق ئێمە دوای ئەوە نەک تەنیا مادەکە جێبەجێ نەکرا بەڵکو تووشی هەڕشێکی درڕندانەی هێزێکی تیرۆریستیش بووین پێشمەرگە چووە بەرگری کردووە لەوەی کە داعش نەتوانێت بێ کوردستان داگیر بکە و ئەو شوێنانەیە کە توانیش بۆ ماوەیەک دەستی بەسەردا بگرێ ڕزگاری بکاتەوە پێشمەرگە چووە ئەو شوێنانەیە کە پێمان وایە بە پێی مێژوو بە پێی پێکاتە بە پێی جوگرافیا بەشێکن لە هەرێمی کوردستان پێشمەرگە لەو شوێنانە جێگیر بۆتەوە و چەندین جاریش بیستمانە لە هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش لە سەرکردە سەربازیەکانی هەرێمی کوردستانیش کە پێشمەرگە لەو شوێنانە پاشەکشە ناکە کەواتە تەشەنج لە چیدا دروست دەبێ ئەگەر لایەنێک هەبێ لە عێراقە نەتوانێت ئەمەی پێ هەزم بکرێ و وجودی پێشمەرگە لەم سنوورە کوردستانیانەی پێ قبول بکرێ تەشەنج پەیوەندی بە ڕەفراندومەوە ناوبێ ینی ئەمە هەردەبێت ئەوان لەوانەیە قبولی نەکەن و لەوانەیە دوای ئەوە حتا مەترسیش دروست بکەن لەسەر ئەم ناوچانەی کە ئێستا پێشمەرگەی لەیە بەڵام ئێمە چ دەڵێن ئێمە دەڵێن ئەگەر ڕەفراندۆم بکرێ لە جیاتی ئەوەی سبینێ بڵێن ئێوە بە شێوەیەکی سەربازی شوێنەکە هاتوونەتە ئەم شوێنانە ئێمە دەمانەوێ ئەم مافە بۆ خەڵک بگەڕێنینەوە کە دەبواە حکوومەتی عێراق بە پێی مادەی 140 ئەمەی بکردوایە کە عێراق نەیکرد ئێستا ئێمە دەمانەوێت ئەو فرسەتە بەو خەڵکە بدەین پێیان بڵێن ئێوە فەرمونون خۆتان بڕیاردەن و ئەگەر ئەوانەی کە بە شوەیەکی زۆرینە بڕیاریاندا کە ئەنەوێ بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و ببن بە بەشێک لە کوردستان و بەشداری لە ڕەفراندۆم بکەن ئەمە پێم وایە نەک تەنیا تەشەنج زیاد دەکات تەشەنج کەم دەکاتەوە و نەک تەنیا ئەمە ئیسباتی وجودی ئێمە دەکات کە بە شێوەیەکی سەربازی توانیمان داعش تێک بشکێنین بەڵکو خەڵکی ئەو سنوورەش مافی ئەوەی دەبێت خۆی بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدە کەواتە ئەم سێنیگەرانیانەیە کە باسییان دەکرێت هەرسێکی پێم وایە وەڵامی ئێمە زۆر منتەقیە و مافی خەڵکی ئێمەیە کە هەنگاو بنێت و ئەوەندە خەمی ئەوان نەخوا کە لایەنێک ئەگەر پێینگەرانە یان لە بەرژەوەندی ئێستای ئەوەندانە ئێمە ئیترواز لە بەرژەوەندیەکانی نیشتیمانی خۆمان بینی لە ئێستادا ئەو لایەنانە یاخود ئەوانەی کە دژی ڕیفراندۆ کار لەسەر جۆرێک لە دروستکردنی دڵڕاوچێ و نیگەرانی لە لای خەڵکی کوردستان خەڵکە سادەکەی دروست دەکەن بەوەی کە ئەگەر ڕیفراندۆم ئەنجام درا و سربەخۆی ڕاگەیەندرا ئەوە نەک هەر ئەم قەیرانانە بەڵکو تووشی برسێتی و قەیرانی ئەمنی و لەوانەیە لێدانی کوردستانیش ئەزانێ خەڵک مافی خۆیەتی چۆن هەڵوێست دەربڕێیان بە چ شێوەیەک دەنگ بداتن لەگەڵ سربەخۆیە لەگەڵ ڕێفراندۆمەیان لەگەڵی نییە بەڵام ئەوەی جێی سەرسوڕمانە ئەوەیە یەکێک هەبێت لە کوردستان بڵێ و هەموو حوڵی کیەوەش بدا کە ترس دروست بکە یان بە شێوەیەک بیانۆ بدۆزێتەوە بۆ ئەوەی ڕەفراندۆم ئەنجام نەدرێ یان بەرەو سەربەخۆی هەنگاو نەنین لەوانەیە بە زەحمەت بێ یەکێک بێ ڕاستە و خۆ بڵێ من دژی سەربەخۆیم بەڵام کە لە بیانۆ گەڕا بۆ ئەوەی ڕفراندۆم ئەنجام نەدرێ و بۆ ئەوەی بەرەو سەربەخۆی هەنگاو نەنین ئەمە خۆی جێ پرسیارە و بێ خەڵکەکە ئەم وەڵامە بداتەوە ینی ئەبینی لەوانەیە زۆر لایەن هەن زۆر نووسەری بەڕێز هەن کە پشتیوانی دەکەن و بە شێوەیەکی زۆر ئەرنی لەسەر پرسی ڕفراندۆم و سربەخۆی ئەنووسن چ لە ناوخۆ چ لە دەرەوەی هەرێم ئەو لانەنەی کە جەنابەت باست کرد
گرنگی بە بابەتە نادەن بەڵام یەکێک بە دەنگێکی زۆر لاواز لە شوێنێک دژی ڕفراندۆم قسە بکە یان باسی مەترسیەکانی ڕفراندۆم و سەربەخۆی بکە زۆر زەقی دەکەنەوە بە شێوەیەکی زۆر زۆر گەورە ئەیکەنە سەردێری هەواڵەکانیان ئەنی پێم سەیرە خەڵکێک هەبێت بێت ئێستا باسی مەترسیەکانی سەربەخۆی بکە یان باسی ڕفراندۆم کە قەی ناکات ینی باسکردن جیاوازە لەوەی پرۆپاگەندەی ئەوە بکەیت کە نابێ ڕفراندۆم ببێت کە ئەنەما ڕفراندۆم ئەبێ بە هۆکاری دروستکردنی قەیران و مەترسیەکان پرسیارێک لێرەدا هەیە ئێمە سەیری ڕابردووی خۆمان بکەین کاتێک کە خەڵکی ئێمە دەربەدەر کرا کوژرا ئەنفالەکان دژی خەڵکی کوردستان ئەنجام دران کیمیاباران ئەنجام درا باشە لەو وەختە ئێمە داوای چیمان دەکە خۆ باسی سەربەخۆی و ڕفراندۆم نەبوو ئەو وەختە باسی تەنیاوە بوو وەکو ئینسانێک بژی مافێکی یەکسانمان هەبێ وەکو هاوڵاتیەک بژین ئەی ئەو وەختە کە پەلاماری کوردستان درا و هێڕش کرایە سەر کوردستان و ئەو هەموو خەڵکە بێتاوانە شەهید کران ئەی ئەو وەختە بۆچی ئەی ئایا یعنی ڕفراندۆم و سەربەخۆی مەترسی دروست دەکەن یان ئەم مەترسیانە وایان کرد کە ئێمە بیر لە گەرانتیە بکەینەوە بۆ ئەوەی ئەم جۆرە هەڕەشانە ئەم جۆرە مەترسیانە دووبارە نەبنەوە کەواتە ینی تەواو بە پێچوانەوەی ئەوە ئەبێ ئێمە سەیری مەوزوعەکە بکەین ئێمە بێ بڵێن کە مەترسی هەن و پێشتریش ئەزمونمان هەیە و بینیمان کە بە شێوەیەک پەلاماری خەڵکی ئێمە دراوە بۆ ئەوەی نێڵین ئەمە دووبارە ببێتەوە بۆ ئەوەی نێڵین شەڕ دروست بێتەوە بینی ئێمە و بینی عێراق و بۆ ئەوەی نەوەکانی داهاتووی هەرێمی کوردستان ئاسوودە بن و بڕوایان بەوە بێت کە جارێکی تر ناکەونە بەر پەلامار و شاڵاوی داگیرکردن بۆیە ئەبی ئێمە بە شێوەیەکی یاسایی نێودەوڵاتی بتوانین خۆمان پارێزین کەواتە بە هیچ شێوەیەک نە ڕفراندۆم نە سەربەخۆی نابن بە هۆکاری دروستکردنی قەیران و ئەم مەترسیانە یانێ ئەبێ خەڵک لەوە باشتر تێبگاتن دوای ڕفراندۆم پرسێکی وەکو باسم کرد یعنی گشتپرسیەکە و دوای ئەوەی کە ئێمە و گشتپرسیەمان ئەنجامدا اینجا گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەنجامەکانی بکرێ بەدڵنیەیەوە مەسلەی ئەنجامەکانیشم خۆ معلومە بۆ سەربەخۆیە ئێمە دیسان هەر بۆ سەربەخۆی هەنگاو دەنین من لەو قەنەعەتە دانیم کە ڕفراندۆم یان ئەم هەوڵی ئێمە مەترسی زیاتر بکە بەڵکو ئەو مەترسیانە ئەڕەوێنێتەوە پرسیارێکی تر کە زۆر گرنگە بۆ پێکاتەکانی تری کوردستان لە کوردستان پێکاتی تری ژیانی جگەل لە کورد پێکاتێر تری دەژی عەرەب دەژی تورکمان کردووە شور ئاینی ئاینزایی جیاواز ینی کوردستان مۆڵکی هەموو ئەوانەیە بەڕێستان چۆن دڵنیایی دەدەنە ئەم پێکهاتانە کە لە کوردستانێکی سەربەخۆدا هەموو مافەکانیان دەستکەوت دەبێ ئەمە لەلایەکی تر چۆن دڵنیایی دەدەنە دەوڵەتانی دەور و پشتیش کە کوردستانی سەربەخۆ دەبێتە مایەی سەقامگیری لە ناوشەکە من پێشتیش باسم کرد کە ئەمە پرسێکی نیشتیمانیە نەمگوت نەتەوەی چونکە ئێمە چەندین نەتەوەی جیاوازین و چەندین ئاینی جیاوازیش لە کوردستاندا دەژین و ئەم گیانی پێکەوە ژیان و یەکتەر قبولکردن و ئەمە لە کوردستاندا شتێکە کە هەمومان شانازی پێوە دەکەین لەبەرەوە هەموو نەتەوەیەک بە هەموو بیرروبووچوونە جیاوازەکانیەوە و هەموو ئاین و ئاینزایەک لە کوردستان مافی خۆیانە کە ئازاد بن سربەست بن و خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن ئێمە ئەمانەوەی کوردستان وەکو نمونەیەک بێت لە بابەتی دیموکراسی و بابەتی پێکەوە ژیانی نەتەوەیی و ئاینی کەواتە لە کوردستانی سەربەخۆی ئینشاڵڵا پێمان وایە مافی هەموو نەتەوەیەکی هەموو پەیڕەوانی ئاینەکانی جیاوازی شتەیدا پارێزرا و دەبێت و خۆیان بەشدار دەبن لە دیاریکردنی شێوازی ژیان و بەشداریکردن لەم پرۆسەیەدا ئەمە لەلایەک ئەگەر لە سەیری ئەم چەندین ساڵی ڕابردووش بکەین خۆ دەبینین هەم بابەتی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی لە کوردستان بووەتە جێگەی شانازی نەک تەنیاهی ئێمە بەڵکو دانپێنانی وڵاتانی دەرەوەش کە هەموو هەست بەوە دەکەن
و ڕووکردنی ئەم هەموو خەڵکە بۆ کوردستان کە هاتوونەتە کوردستان و وەکو پەناگەیەک سەیری کوردستان دەکەن ئەمە پێم وایە باشترین باڵگەیە بۆ قسەکانی ئێمە. لەلایەکی ترەوە گەر سەیری ئەم ماوەیە بکەین ماوەی ڕابردوو کوردستان بە هیچ شێوەیەک نەبووەتە جێگەی مەترسی بوو هیچ شتێکێک لە وڵاتانەی دراوسێ. لە سەرەتای نەوەتویەکەوە تاکو ئێستا وەکو وڵاتێکی سربەخۆی دیفاکتۆ کوردستان هەبووە. ئێستا بە فۆرمەلەیزەکردنی ئەم مەسلەی سربەخۆی کوردستان دەتوانین زیاتر بڕیاری وێرانەش بدەین و زیاتریش وەکو فاکتەری سەقامگیری و خێربین نەکتەنیا بۆ ناوخودی کوردستان و بڵێم بۆ داهاتووی ئێمەش لەگەڵ عێراق وەکو بۆ وڵاتانی تری دراوسێش مە بە هیچ شێوەیەک جێی مەترسینین بۆ هیچ وڵاتێک و پێم وایە لە داهاتوودا کوردستان دەتوانێت وەکو جەزیرەیەک بۆ سەقامگیری و بۆ پەرەپێدانی دیموکراسیەت و پێکەوە ژیان سیر بکرێت و دەوری خۆشی ببینێت. بەڵێ باش من کۆتایی ئەم دیمانەی لەگەڵ ڕێستانە بە پرسیارێک کۆتایی پێدێنم ئەو شەوەیە کە لە لای خەڵکیش هەمن پرسیاری خەڵکیشە ماوەی نێوانی ڕیفراندۆم و سربەخۆی ئایا دوای ڕیفراندۆم کە بەدڵنیاییەوە لە لای ئاشکرایە کە زۆری خەڵکی کوردستان بە بەڵێ لەگەڵ ڕیفراندۆمادن دوای ئەوەم چەندێک دەخایەنێ بۆ ڕاگەیاندنی سربەخۆی مانگ دوو مانگ ساڵ چەندێک یانی ئەمەش بۆتە پرسێک لە لای خەڵک دەین چۆنەبا لەوەوە دەستی پێ بکەم ئێمە کە دەڵێن ڕفرەندۆم دەکەین بۆچی دەیکەین دەمانەوێ ڕێی خەڵکی خۆمان بزانین و ئەوەی خەڵکی ئێمە چی دەوێت ئێستا بچین لەگەڵ هەر لایەنێ قسە بکەین دەڵێ ئەمە ڕێی سیاسی حزبەکانە یان ڕێی تاکەکانە ی شخصی خۆتانە ئێمە دەمانەوێت بڵێن ڕێی خەڵکی ئێمە چیە لەبەرەوە گرنگە ئێمە ئەو ڕفرەندۆمە بکەین بۆ بزانین خەڵکی ئێمە چی دەوێت دوایی چارەسەرکردنی کێشەکانی ئێمە لەگەڵ عێراق خۆ دەبینین ینی مێژوویکی هەیە ینی ئێمە کێشەی زۆر زۆر قوڵترمان هەیە لەوەی کە ئێستا شەڕی داعشە و یان هەندێک قەیرانی هەنۆکەیی هەن کێشەی ئێمە کێشەیەکی قوڵ و مێژوویە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە دوو ڕێگەت هەیە یا ئەوەیە وەکو حکوومەتی عێراق پێشتر پەنای بردەبەر بەکارهێنانی چەک بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئێمە مەجبور بوون بەرگری لە خۆمان بکەین یانیش ئەوەیە وەکو ئێمە هەڵبژاردەی ئێمە وایە کە ئەبێ بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەری کێشەکانی خۆمان بکەین کەواتە ئێمە بژاردەی چارەسەری ئاشتیانەمان هەڵبژاردووە بەڵام بۆ ئەوەی ئەم چارەسەریە بکرێ پێویستە تۆ بڕیاری خەڵکت بەدەستەوەی بزانی وەکو نەتەوەیەک وەکو خەڵکی کوردستان چیت دەوێت اینجا کە ڕفراندۆمت کرد و بڕیاری خەڵکت بەدەستەوە بوو لەسەر بنەمای ئەم بڕیارە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق دەکەین و لەگەڵ لایەنەکانی تریش قسە دەکەین بەڵام گرنگە لەگەڵ حکوومەتی عێراقە بەو شێوەیە باز دەکرێت اینجا ماوەی دوای ڕفراندۆم تاکو بڕیاری سربەخۆی دەگەڕێتەوە سەر ئیستیجابەی وڵاتی عێراق و ئەم ئەنجامەکانی گفتوگۆکان ئەگەر ئەنجامەکان ئیجابی بوون و ڕێخۆشکەر بوون بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاشتیانە بتوانین بەرەو سربەخۆی بچین و ئەلانی سربەخۆی بکەین تاکو پێمان بکرێمەوەکە کورتتر بکەینەوە باشترە بەڵام ئەگەر ناتنە پێشەوە و هەر دژێت ئێمەکرا ئەو وەختە بڕیاری خەڵکی کوردستان بەلای ئێمەوە بڕیارێکی بەجێە و ئەبێ گوێ لە خەڵکی خۆمان بگرین و ئێمەش بۆ جارێکیش بێ بیر لە بەرژەوەندی نیشتیمانی خۆمان بکەینەوە نەک تەنیا چاوەڕێی ئەوە بێمزانین خەڵکی تر چی بە پەسەند دەزانێت ئێمە لێرەدا کۆتایی من بە پرسیارەکانی خۆمان هێنا ئەگەر بەڕێستان پەیامێکی تایبەتان هەبێ تکایفە من دەمەوێتەوە لە هەموو خوشک و براکانم بکەم لە کوردستان هەرچی بیر و بووچوونێکیان هەبێ سەر بە هەر لایەنێک بن بیر لەوە بکەنەوە کە ئەمە سەدان ساڵە ئێمە وەکو نەتەوە غەدرمان لێ دەکرێت و هیچ نەبێ لە سەدای ڕابردوو تاکو ئێستا بەدەیان هەزار شەهیدمان داوە ئەنفالمان داوە با خوێنی ئەو شەهیدانە بە هەدەر نەڕوە و ئێمە بیر لە ئەو بنەماڵەیە و شەهیدانە بکەینەوە کە چۆن دڵیان خۆش بکەین بەوەی کە بڵێن خوێنی عزیزانی ئێوە بۆ ئەوە بووە ڕۆژێک کوردستانێکی سەر بە خۆمان هەبێت
ئێمە ئەبێ وەفامان هەبێ بۆ خەواتی پێشمەرگە بۆ خۆڕاگری خەڵکی ئێمە بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان و ئەو زەحمەت و ئازارەی کە نەتەوەکەی ئێمە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بینیویەتی ئێستا سەردەمی ئەوەیە ئیتر بگا بە ئامانج و هیوادارم هەموو تاکێک لەم وڵاتە ئەم پرسە بە پرسی خۆی بزانێت و خۆی بڕیار بدات و بەشدار بێت لەوەی کە ئیتر کۆتایی بە نەهامەتەکان بێنێت و بەرەو ئاسوەیەکی ڕۆناکتر هەنگاو بنین و وڵاتێکی سەر بە خۆمانمان هەبێت. بینەرانی بەڕێز بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ زۆر بەڕێز مەسرور بارزانی ڕایۆشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و هەروەها سوپاس بۆ ئەو کاتی کە بە ئێمەی بەخشی سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە تاویستا لەگەڵ